سڵاوتان لێبێ من فەرەیدون کونجرینی جەنابیشت کاک فەرەیدون بەردەوام توانیوتانە دەستێکی باڵاتانە بێ لە دزیە لە خیانەتکردنە توانیوتانە ئەزانی چی دەست درێژ نەکەن من بۆ نا حەقی خۆمەڵێ دەست درێژکەی مشکلە تۆ بەرپرسێکی تۆ داکۆکی ناکەی جەناب تۆ غەدرەکەی غەدر ناکەم کاک فەرەیدون ئازانی چی من هەر بەرپرسێک داکۆکی نەکرد بێ لە مافی خەڵک کوڕم ئێوە پشتی نۆشیروان مستەفاتان لە عەرزدا ئێوە لەگەڵ کاک نۆشیروانان نەبوون ئێوە لەگەڵ قسا بوون ئێوە لەگەڵ لە خیانەتا بوون ئێوە بەردەوام بوون من ئازانی چی کاک فەرەیدون هەر قسەمەک ئەڵێ ڕادیۆ کاک فەرەیدون من ئەڵێ ڕادیۆ دەست درێژ نەکەی